ئەمە تاوان دواوانەی وتراوەکانی ئەرسۆیە. ئەمە تاوان وتراوەکانی یا کاتیگۆریەکان. یەکەم کتێبی لۆجیکی ئەرسۆیە. کتێبی لۆجیکی ئەرستۆ چەند لە خۆیان بڵێن چەند کتێبێکی هەڵگرتووە، هەریەکان بە کتێبێک ناسراوە. یعنی عمومەن هێنەکانی ئەرستۆ ئاوان بڵێن ئەخلاقەکەی کۆمەڵە کتێبی جیاجیایە، هەمووی کۆکراوەتەوە لە یەک بەرگا. با بڵێن لۆجیکەکە خۆی بەرگێکە، بەڵام چەند کتێبێکی تایە. یەکێک لە کتێبەکان کاتیگۆریەکانە کە کتێبی یەکەمە، واوەیە کە ئێمە لەم وانانە باسمان کردووە. دوایەوە تاوان کتێبی دووەمی لەبارەی وتەکانەوەیە. ئەوە وتراوەکانە، ئەویتر وتەکانە. ئێتر لە وتەکانە ئێمە لە وتراوە جایانە تێدەپەڕین بەرەو وتراوێکی کە پێکەوە دەوتێن، چەند وتراوێک پێکەوە دەوتێن. لێرەوە دەچینە ناو حکم و ئەرێ و نەرێ و ئەو شتانەی کە هەن لە عیبارە دروست دەبن. ینی مەوزوعی ئەرێ و نەرێ لە کاتیگۆریەکانە نین، ینی لە وتراوە تەنیاکانە نین، ئەو وتراوانەی کە بەجیا دەوتێن و پێکەوە ناوتێن. تۆ دەڵێی بە فرسپیە ئەمە حکمە داوتە، ئێتر لێرەوە حکم دێتە ئاراوە. ینی کاتیگۆریەکان بەتاڵن لە حکم وتراوەکان. بۆچی؟ چونکە بە تەنیا هەن. بەفر لەگەڵ سپی دوو وتراون، یەکێکیانمان بار کردووە لە ئەستۆ، یەکێکی تریانمان ناوە، بەما حکممان داوە لەسەری. یعنی دوو کاتیگۆری لێرە ئامادەن لەناو ئەم وتنە، پێکەوە ئەم دوو کاتیگۆریە وتراون کە پێکەوە وتران و کاتە حکم دروست دەبێت. ئەمە تاوان لە کتێبی دووەمە باس لەم مەوزوعە دەکرێت. ئێستا ئێمە لە کۆتایی کتێبی وتراوەکانین و دوو باب بەدماوە. یەکێکیان لەبارەی جوڵەوەیە، ئەوەی کام هێناویەتیەوە لەبارەی جوڵەوە. تاوان کاتیگۆری نییە جوڵە. جوڵە ینی هەندێک ئەو شتانەی کە ئەو لەبارەی کاتیگۆریەکانەوە دێڵێ بۆ جوڵەش دەیان هێنێ و بنەمایانە، جوڵەی پێشی دەکاتەوە. ئەم مەوزوعی جوڵەیە ئەو لە کتێبی سروژناسیەکە بەشێکە لە مەوزوعی تەبیعە، سروژناسی فیزیایە. لە کتێبی سروژناسیە کتێبێکی هەیە، یەکێک لە کتێبەکانی ناو سروژناسی جوڵەیە، لەبارەی جوڵەوە. لەوێ بە تەفسیل شتەکان باز دەکرێن، بەس لێرە تەنها جۆرەکانی جوڵەی دیاری کردووە. اینجا لێکدژی بنەمای لێکدژەکەی هێناوە، بزانین کام جۆر لە جوڵە لێکدژ دەبنەوە یا لێکدژ نابنەوە. ئەو 6 جۆر لە جوڵە دیاری دەکات. کەمکردن و زیادکردن، یعنی کەمبوون و زیادبوونیە، خراپبوون و دروستبوون، لەگەڵ بوون گۆرکێ. بوون گۆرکێ من لە وشە عەرەبیەی وشە عەرەبیەکە سەیرورە بە تەرجەمە کراوە. سەیرورە ینی شتێک ببێ بە شتێکی تر، ینی بوون بە شتێکی تر. ئەوەی کە شتێکمان هەیە چۆن دەبێ بە شتێک، ئەم بوون بە شتێک، ئەمە پێی دەوترێت سەیرورە. لە عەرەبیەوە لە سارەوە هاتووە. سارە ینی شتێک دەبێت، هەر فعلی بوونە. ئەوەی کانەوە ئەخەواتوها، ئەوەی کە لە عەرەبیە هەیە، ئەوانە هەمووی فعلی بوونن، فۆرمی جیاجای فعلی بوونن. هەندێکیان لەو فۆرمانە ڕەبتیان بەکاتەوە هەیە، ئەمسا و ئەسبەحە و ئەوانە هەمووی ڕەبتیان بەکاتەوە هەیە. بەس لە کوردیا بەس یەک کوینمان هەیە، ئەویش فعلی بوونە، ینی کرداری بوونە بۆ هەمویان بەکاردێنێت. یان جا نەکراونەتەوە لە کوردیا. جا بوون گۆرکێ، ینی شتێک هەیە بوونی خۆی دەگۆڕێ، ینی دەبێت بە شتێکی تر. لە کوردیا من هەم وشەیەم بۆ بە باش زانی کە ئەم وشەیە دانم. دوای ئەوە شوێن گۆرکێ هەیە. شوێن گۆرکێ بە عەرەبیەکە کراوە بە نەقلە. نەقلە ینی لە نەقلکردنەوە هاتووە، شتێک لە شوێنێکەوە نەقل دەبێت بۆ شوێنێکی تر. من لێرە شوێن گۆرکێم بەکارێنەوە، ینی شتێک لە شوێنێکەوە تەرکیز، ینی وشەکەم لە ڕێگەی شوێنەکەم کردوتە ئەساس بۆ داڕشتنی وشەکە. ینی لە شوێنێکەوە دەچێت بۆ
شوێنێکی تر شوێن توانای گۆڕینی شوێنی هەیە بۆ نمونە ئێستا ڕۆک زیندەوەرێکە جوڵەی نەقلەی تیانە یعنی جوڵەی گواستنەوە لە شوێنەکەەوە بۆ شوێنێکی تر خۆی ناتوانێت لە شوێنەکەەوە بگوازێتەوە بۆ شوێنێکی تر بەڵام ئاژەڵەکان دەتوانن لە شوێنەکەەوە بگوازنەوە بۆ شوێنێکی تر یعنی جوڵەی نەقلەیان تایە یەکێک لەو جیاوازیانەی کە ڕۆکەکان جیا دەکاتەوە لە ئاژەڵەکان ئەمەیە کە ڕۆک جوڵەی شوێن گۆڕکەی تیانە توانای شوێن گۆڕینی نییە بەڵام ڕۆک ئاژەڵەکان توانای شوێن گۆڕینیان هەیە ئەمەش ناوناوە شوێن گۆڕکە طبعا ئەو پێی وایە ئەوەی کە تۆزە ئیشکالی تایە لەوانەیە وا تەسەور بکرێت کە جۆرێک نییە لە جوڵە مۆزوعی بوون گۆڕکەیە سەیرورە ئەوانە ئەوانی تر حەسەبەوەی ئەرسۆ دەڵێت بۆ بیرکردنەوە ڕۆشنن کە ئەمانە جوڵن یعنی هەم زیادکردن و کەمکردن جوڵەیە یا زیادکردن و زیادبوون و کەمبوون یا خراپبوون و دروستبوون یا جوڵەی نەقلە یاری شوێن گۆڕکەیە ئەمانە دیارن هەڵە ئێشکالیان لەسەر نییە کە جوڵن بەڵام ئەوی تۆزە ئێشکالی لەسەر مۆزوعی بوون گۆڕکەکەیە ئایا ئەمە پرسیارەکەیە یعنی ئیشکالەکە لەوایە کە بوون گۆڕکێ بەرهەمی جوڵەکانی تر نییە ینی بەرهەمی جوڵەیە یا خۆی فعلەن جوڵەیەکی سەر بەخۆیە طبعا ئەرسطۆ دەڵێ بوون گۆڕکێ خۆی بوونێکی سەر بەخۆیە یعنی جوڵەیەکی سەر بەخۆیە لە بەرهەمی جوڵەکانی تر نییە بۆ فەرەزەن بەرهەمی زیادبوون و کەمبوون نییە بەرهەمی خراپبوون و دروستبوون نییە بەڵکو شتێکی سەر بەخۆیە بەڵام ئەگەر ئێمە سەیریکەین مۆزوعی دروستبوون سەر دەکەی جۆرێک لە تێکەڵی تایە لەگەڵ بوون گۆڕکێ ڕاستە چونکە شتێکە دروست دەبێت لە شتێکەوە دەبێت بە شتێکی تر یعنی تۆوێک کە دروست دەبێت وەک درەخت لە تۆوە دەبێت بە درەخت ینی سەیرورەی تایە بوون گۆڕکێ تایە ڕوو دەدات ئەو دەڵێ ئێمە ئەو زیاتر زیاد و کەمەکە دێنێتەوە ئەڵێ ئێمە بوون گۆڕکێمان هەیە بەبێ ئەوەی زیاد و کەمکردن تایە ڕوو بدە زیاد و کەمبوونیشمان هەیە کە تایە بوون گۆڕکێ ڕوو نادا یعنی شتەکە بوونی ناگۆڕێت ئەو یەک نمونە هێناوەتەوە نمونەکەشی زۆر وازەح نییە ئەڵێ چوارگۆشەیە کە دێتەوە بۆ بیکەی بە ئاڵا هیچ لە وجودی چوارگۆشەکە ناگۆڕی لە کاتێک کاشتت بۆ زیاد کردووە یعنی لێرە زیادکردن هەیە بەڵام بوونی ئەو شتە نەگۆڕاوە بەڵام دەکرێت زیادکردنیش نەبێت یعنی ئەم شتە بوونی بگۆڕێ بەبێەوە هیچ زیادکردنێکی ژەبێت یعنی تۆ بەبێ زیاد بوون گۆڕکێ هەیە بەبێ لەگەڵ زیادبوونیشە ئەو شتە دەکرێت بوونێکی سابتیە و بوون گۆڕکێ ڕوونادا ینی شتەکە دێنێتەوە عکسەکەشی دێنێتەوە ینی بەبێ زیاد بوون گۆڕکێ هەیە ینی مۆزوعی زیادەمان لە بوون گۆڕکێکەیە ناوەتە دەرێ کە دەڵێ بوون گۆڕکێش نییە ئەگەر زیادەیەکی شەبێ ینی ئێمە دەکرێت زیادەیەک بکەینە سەر شتێ بەبێ ئەوەی ئەو شتە بوونی بگۆڕێت مادام لەم سەریش و لەو سەریشەوە هەمان شت ئاوایە ینی ڕەبتی بە زیادەکەوە نییە کەواتە بوون گۆڕکێ جوڵەیەکی سەر بەخۆیە طبعا بۆ زیادکردن ئەگەر ملاحەزە بکەیت تۆ سێگۆشەیەکت هەیە ئەمەندەیە بەڵام ئەم سێگۆشە دەتوانی بەقەدەر گردوون گەورەیکەی بەبێ ئەوەی چی بێ بەبێ ئەوەی بوون گۆڕکێ ڕوو بداتایە ئەنی ئەم سێگۆشە بێ بە شتێکی تر ینی لە ڕێگەی زیادکردنەوە ئەم سێگۆشەیە نابێ بە چوارگۆشە نابێ ینی بوونی ناگۆڕێ نابێ بە بازنە تەنانەت نەگەرەوە گەرێ مەحسابی گۆشەکانیشی بکەیت ینی چەند گەورەی بکەین ئەم گۆشانەوە وەکو خۆیان بە سابتی دەمێننەوە فەرزەن ئەگەر سێ گۆشەیەکی سێ لا یەکسانمان هەبێ کار گۆشەیەکی 45 ئەگەر چەند گەورێک هێنا 45 هەر گۆشەیەکی 60 هەر گۆشەیەکی 60 ئەم گۆشانە بە هەر جۆرێکم سێ گۆشەیە ئەگەر ئەوە فراوانی کەین گۆشەکانی ناگۆڕێن ینی ناگۆڕێ بە شتێکی تر ناگۆڕێ بە چوار گۆشەیەک کەواتە لێرە زیادکردن هەیە کەچی
بوونگۆرکێ ڕووی نەدابوو. ئەڵێ شتانێکی شەیە بوونگۆرکێ تیان ڕوو دەدا بەبێ زیادکردن. ئەمە تەمان نمونەی بۆ ئەمە نهێناوەتەوە. بەڵام هەر فعلەن خۆی زیادکردن ڕەبتی بە بوونگۆرکێەوە نییە. بۆچی؟ چونکە مەوزوعی بوونگۆرکێ ڕەبتی بە چۆنەوە هەیە نەک بە چەندەوە. بەڵام زیادکردن ڕەبتی بە چیەوە هەیە؟ بە چەندەوە هەیە. یعنی تۆ دەکرێ هەر لەو هێڵانەی کە سێگۆشەیەکت لێ دروست کردووە بەبێ ئەوەی زیادیان بکەیت، یعنی هێڵەکان هیچ لەو هێڵانە درێژ بکەی یا کەمی بکەیت، دەتوانی چی دروستکەیت؟ دەتوانین چوار گۆشەیەک دروستکەیت. ئەو کاتە بوونی شتەکە گۆڕا لەگەڵ ئەوەشە ئێمە هیچ زیادکردنێکمان نەکرد. بامان شێوە هەر لەم سێ گۆشە لەم نمونەی کە من دەیەنمەوە هەردووکی دەتوانین ینی دەربێنین. دەشتوانین سێ گۆشەکە گەورەکەین بەبێ ئەوەی ببێتە چوار گۆشە وەک خۆی بمێنێتەوە. ئەمە لێرە زیادمان کردووە و کەچی بوونگۆرکێ ڕووی نەداوە. دەشکرێ ئێمە زیادی نەکەین کەمیشی نەکەین، ئەم سێ گۆشەیە بکەینە چوار گۆشە. بۆ نمونە تەسبیحەکت پێیە یا هەر شتێکی تر دەتوانی چی بکەیت؟ سێ گۆشەیەکی لێ دروستکەیت هەر بەو درێژەی کە تەسبیحەکە هەیەی، چوار گۆشەیەکیشی لێ دروستکەیت، بازنەیەکیشی لێ دروستکەیت، بەڵام بەبێ ئەوەی تەسبیحەکە زیاد بکەیت یا کەمی بکەیت. کەواتە لێرە بوونگۆرکێ هەیە بەبێ ئەوەی ئێمە هیچمان زیاد کردوێ. دەکرێ سێ گۆشەیەکیش کە تۆ دروستت کردووە گەورەی کەی درێژ بکەیتەوە فراوانی کەی، بەڵام هەر وەک سێ گۆشە بمێنێتەوە. کەواتە ئەو دەڵێ ئەم گۆڕانەی ئەم جوڵەیە کە جوڵەیە لە چۆنێکەوە بۆ چۆنێکی تر، ئەوە جوڵەیەکی ڕاستەقینەیە. بەس ئەم جوڵەیە لە چۆنەوە بۆ چۆنێکی تر حتمەن بۆ ئەوەی چۆنێک بگۆڕێ بە چۆنێکی تر تۆ کاتێکت دەوێت مەسەڵەن جۆرێک لە جوڵەشت دەوێتە ئەمە بگۆڕی. یعنی ئەو جوڵەیە کە دەکەوێتە ناو شتێکەوە بۆ ئەوەی بوونی بگۆڕێ، ئەوە جوڵەیەکی سەر بەخۆیە، ڕەبتی بە زیادبوون و کەمبوونەوە نییە، ڕەبتی لای ئەو بە خراپبوون و دروستبوونی شەوە نییە. مۆزوعی دروستبوونەکە تۆزێ ئشکالی تایە. فەرزەن تۆ دەڵێی تۆوێک دەبێت بە درەخت. ئەگەر حساب بۆ تۆوەکە بکەین، تۆوەکە بوونێکی جیاوازە لە درەختەکە، بەڵام تۆوەکەیە دەبێت بە درەخت. ئەمە بۆ بوونگۆرکێ نەبێت. ئەمە لە کاتێکا دەتوانین بڵێن بوونگۆرکێ نییە، لێەوە دەتوانین کە ئەم تۆوە لە ڕاستیە هەڵگری درەختەکەیە بۆیە بوونگۆرکێ نییە. یعنی ئەوە نییە، یعنی تۆوەکە بووە بەوەی کە لەناو خۆیان هەیە، نەک بووە بە شتێکی تر. لێرەوە دەتوانین ئەوەی کە ڕەبتی بە دروستبوونەوە هەیە ئەو ئشکالەی لەسەر هەڵگرین بڵێن بوونگۆرکێ دروستبوون نییە. یعنی جوڵەکەی جوڵەی دروستبوون نییە. ئەو جوڵەی بۆ دروستبوون ڕوو دەدا، شتێک دروست بێت، ئەو جوڵەیەنێ کە بۆ بوونگۆرکێ ڕوو دەدا. بوونگۆرکێ فەرزەن ئەگەر ڕوو بدا لە ئاژەڵێکە، ئەوەیە کە فەرزەن هینێک ڕێویەک ببێ بە شێر، ئەمە بوونگۆرکێ. یعنی ئەو مەوزوعی ئەوەی کە هین باسی دەکات داروین گۆڕانی جۆرەکان، یان ئەسلی جۆرەکان و ئەو ئەسلێک هەیە و لەمەوە گۆڕانەکان ڕوویان داوە، ئەمە لە ڕاستیا بوونگۆرکێ. لە کاتێکە جۆرەکان لە دروستبوونان، ئەمە تێکەڵ ئەوەی کە وای کردووە ئەم نەزەریە هەبێت لە دەرئەنجامی تێکەڵبوونی جوڵەی بوونگۆرکێ لەگەڵ جوڵەی دروستبوونە هاتووەتە ئاراوە. زیندەوەرەکان لە گەشەکردن جوڵەیان جوڵەی دروستبوونە، نەک جوڵەی بوونگۆرکێ. بەڵام فرۆید یانە داروین بە جوڵەی بوونگۆرکەی دەزانی. یعنی ئەم جوڵەیە کە ئەمان دەکەن لە منداڵێکەوە دەبێ بە گەورەیەک،
ئەو تەحولی پێ کردووە بۆەوەی کە لە مرۆڤێکەوە دەبێ بە بێمونێکەوە دەبێ بە مرۆڤ. ئەمە ئیشکالە لە بینی ئەو دوو جوڵایە. هەر لێرەوە بزانن کە لۆجیک لێرەوە بزانن کە گرنگە، یعنی هەر بیرکردنەوەیە کە هەیە ئەسڵێکی لۆجیکی هەیە. کاتێک تۆ لێرەوە ئەم شتانە دەرک پێکردی تر دەزانی ئەمە لە کوێوە ئاوا وتراوە، کامانە لە یەک جا کردەوە دەتوانی ئەم تەحلیلی ئەم بۆچوونە بکەی کە لە کوێوە ئەم بۆچوونە ئاوای. ئێستا بە دوای ئەوەی کە جۆری جوڵەکان دیاری کران و ئەوشکالەی هەبوو لە جیاکردنەوەی جوڵەکانە، ئەڕستۆ لە مەوزوعی بوونگۆرکیا حەلی کردووە وەکو ئەوەی کە لێرە بەڵگەکان دێنێتەوە چەند نمونەکانی لە ڕاستیان ڕوون نین. ئەو تەناو نمونەیە دێنێتەوە کە دەڵێ چوار گۆشەیەک بکەین بە ئاڵا، ئەمە بوونگۆرکێنی ئەینە بوونگۆرکێنی بەوەی کە شتێکی بۆ زیادکەینە چوار گۆشەیە. خۆی لە کاتێکا بەڕاستی ئەم چوار گۆشەیە بوونگۆرکەیە تو کردوتە بە ئاڵاوە زۆرەکە لە گۆڕان لە بوونیان لێتر، بەڵام ئەم بوونگۆرکەیە لە زەینی تۆ ڕوودەدا، ینی دەکرێت ئاتیباری بێ، ناکرێت هەر لە شتەکە خۆیان ڕوودا، چونکە ئاڵا چوار گۆشە نییە، چوار گۆشە ئاڵا نییە، چوار گۆشە کراوە بە ئاڵایەک، یا ئاڵاکە چوار گۆشەیە ئەو کاتە چوار گۆشەکە خاصێتی ئاڵاکەیە. بەسە ئەو نمونەیە کە من نێنامەوە لەبارەی سێ گۆشەکەەوە وای نمونەیەکی ڕۆشنەوە بزانم شتەکە یەکلا دەکاتەوە. ئێستا دێینە سەر بنەمایەک کە یەکێک لەو بنەمایانەی کە دەیەنێ بەکاری دێنێ بۆ ئەوەی هەر شتێک لەو شتانەی کە دەیەوێت ڕوونی بکاتەوە، ئەویش مەوزوعی لێکدژیە. ئایا جوڵەکان لێکدژ دەبنەوە لەگەڵ یەک؟ تەمان ئەگەر بەوازحی دیارە کە مەوزوعی زیاد بوون وەک جوڵەیەک شتێک کە زیاد دەکا لەگەڵ کەمبوون دوو جوڵەی لێکدژن. مەوزوعی خراپ بوون لەگەڵ دروست بوون، یعنی شتێک بەرەو خراپ بوون و لە ناوچوون دەچێت لەگەڵ ئەو شتێک کە دروست دەبێت، یعنی تەکوین و فەساد، ئەمانە چین دوو جوڵەی لێکدژن. ئەمە چواریان دوو دیارە کە لێکدژیەکەن، یعنی هیچ ئیشکالێکیان تیان نیە، دەمێنێتەوە دوانیە. یەکێکیان بوون گۆرکەیە، ئەوی تریان شوێن گۆرکەیە. ئایا لێکدژی لە جوڵەی لە شوێن گۆرکیا دروست دەبێت؟ شوێن گۆرکی ئەوەیە کە شتێک لە شوێنێکەوە دەچێت بۆ شوێنێکی تر. تاوان ئەم جوڵە و جوڵەیە کە فیزیا لێ دەگۆڵێتەوە، جوڵەی شوێنی. ئێمە بەلەوە باس لە جوڵەکان بکەین، دەبوایە شتێکەیە باسی بکەین، ئەویش جارێ دووش دەبێت لە یەکی جاکەینەوە. یەکێکیان لێکدژی جوڵە خۆیەتی، ینی بە شکلە گشتەکەی نەک جۆرەکانی جوڵە. لێکدژەکەی جوڵە چییە؟ وەستان، یعنی لە جوڵە کەوتنە. شتێکە لە جوڵەت کەوت ئەوە چییە؟ ئەو کەوتوەتە ناو لێکدژیەوە لەگەڵ لێکدژەکە لە ناو ئەو شتا دروست بووە کە لێکدژی جوڵەیە، یعنی لە جوڵە کەوتن دژی جوڵان. لەبەرەوە شتێک ناکرێت لە یەک کاتە لە جوڵا بێت و لە جوڵەش کەوت بێت، یعنی لە وەستانیشا بێت و لە جوڵەشا بێت. دەبێ ئەم لێکدژە کە مۆزوعی وەستانە لێکدژی جوڵە جاکەینەوە لە لێکدژی جۆرەکانی جوڵە. ئەوانە ئەمەی لە ئاستی کاتیگۆریایە لێکدژەکە، یعنی جوڵە وەک کاتیگۆریەک لێکدژەکەی چییە؟ لە جوڵە کەوتنە یا وەستان. بەڵام لە خوار ئەوە کۆمەڵە جۆری جوڵەمان هەیە، ئەوانە ئایا لە خۆیان لێکدژ دەبنەوە؟ تاوان کە تۆ دەڵێ زیاد بوون وەکو جۆرێک لە جوڵە دژەکەی دەتەوێت دیارکەی، دەبێت دژەکەشی لە هەمان کاتدا جۆرێک لە جوڵە بێت. یعنی تۆ ناتوانی جۆرەکە دشکەیتەوە لەگەڵ ڕەگەزەکە، ناتوانی بڵێ ئەم جۆرەی کە هەتە لێرە زیاد بوون فەرەزان دژی جوڵەیە، یا ناتوانی تەنانەت بڵێ زیاد بوون دژی وەستان لە جوڵە کەوتنە. بکە لە جوڵە کەوتن دژی چییە؟ دژی جوڵە خۆیەتی. لە کاتێک ئاگەرلێکیشی بدەینەوە خۆ دەتوانین بڵێن زیاد بوون، خۆی زیاد بوون دژی وەستانە،
بەڵام جی وەستانە لە ڕێگەی کاتیگۆریەکەوە نەک لە ڕێگەی جۆرەکەیەوە لەبەرەوە لە ڕێگەی جۆرەکەیەوە ناتوانین ئێمە بە دژی بزانین و ئەمە وەکو جۆر دەبێت دژەکەی ئەویش جۆر بێت لەبەرەوە زیادبوون وەکو جوڵە دژی کەمبوونە کەمبوونیش دژی زیادبوونە شتێک زیاد بکە نابێت لە یەک کاتا زیاد کات و کەمیش کات شتێک نابێت لە یەک کاتا لە تیاچوون و پەیدابوونی شابێ یعنی لە ناوچوون و خراپبوون و دروستبوونی شابێت یا لە خراپبوونایە یا لە دروستبوونایە کە خراپبوون حزوری پێیاکردەوە دروستبوون ڕادەوەسێ کە دروستبوون حزوری پێیاکرد خراپبوون ڕادەوەسێ تەمەنامە لە یەک کاتە ئاگاتان لێ نەک لە دوو کاتی جیاوازە یعنی لە دوو کاتی جیاوازە دەکرێت شتێک لە باری خراپبوون نابێت لە کاتێکاوە لە بە کاتێکی تریشا لە باری دروستبوون نابێت بەڵام ئەوەی کە ئیشکالی تایە تۆزێ طبعا بوون گۆرکێکە تۆزێ ئینی تایە چۆن دژەکەی بدۆزینەوە لێک دژی لە بوون گۆرکێ چییە گەرم لە حەزەتان کردبێ ئەوانی تر چوار جۆری جوڵەن دوو دژی یەک دەبنەوە بەڵام ئەم دوانەیان ینی شوێن گۆرکێ و بوون گۆرکێ لە ڕاستیا دژی یەک نین دوو جۆری جۆڵەی دژیەک نین جوڵەی دژیەک نین بەڵام ئایا لە شوێن گۆرکێ دژیەکی هەیە لە جوڵەی شوێن گۆرکێ ئەو جوڵەی کە شوێن دەگۆڕێت بێگومان هەیە بەڵام ئەو کاتت دەبێت چی بکەیت دەبێت ئاراستە وەرگرین ئاراستەی جوڵە ئەو کاتە ئاراستەی جوڵە بەرەو سەرەوە لێکجێ لەگەڵ ئاراستەی جوڵە بەرەو خوارەوە ینی لە خاڵێک کە لێرەیە شوێنێک کە ئێرەیە لەگەڵ شوێنێک کە ئەوەیە لێرەوە جوڵە بۆ ئەوێ پێچەوانەی ئەو جوڵەیە کە لەوێەوە بۆ ئێرە دەکرێت ینی لەسەرەوە یان لێرەوە بۆ ئەوێ پێچەوانەی ئەو جوڵەیە کە لەوێەوە بۆ ئێرە دەکرێت کەواتە لە جوڵەی شوێن گۆرکێ خۆیان ئینەیە لێکجی هەیە لە هەر ئامان جوڵە بەڵام دەبێت چی بێ ئاراستەکان پێچەوانە بن یعنی کەواتە لێکجی لە ئاراستەکانە هەیە لە جوڵەی شوێنیان یا لە شوێن گۆرکێ مۆزۆی بوون گۆرکێ ماوە لێکجی هەیە یانە لە بینی ئەم دوانە تاوان ئێمە وتمان بوون گۆرکێ ڕەبتی بە چۆنەوە هەیە بە چەندەوە نییە کەواتە ئایا دوو چۆنمان هەیە دژی یەک بن ئەگەر دوو چۆنمان هەبێت دژی یەک بن ئەوە فعلەن ئێمە لە بوون گۆرکێشا چیمان هەیە دژمان هەیە یعنی دەکرێت شتێک سپی بێ وەک چۆنیەتەکەی بگۆڕێ بۆ ڕەش بۆ دژەکەی یعنی دەکرێت بوون گۆرکێ لە شتێکەوە بێ بۆ دژەکەی لە چۆنیەتێکەوە بێ بۆ چۆنیەتە دژەکەی ئێستا نەخۆشی ئەوە دۆخێکی ئێنە بەرامبەرەکەی چییە ساغیە دەکرێت تۆ لە نەخۆشیەوە لە چۆنیەتیە بڕۆی بەرەو چی بەرەو ساغی کە چۆنیەتێکی ترە یعنی کە حاڵێکی ترە کە تۆ چۆنیەتێکی دەرونیە وەرزگرتووە چۆنیەتێکی بایۆلۆژیە وەرزگرتووە یعنی لەمانەوە دەتوانی بگوازیتەوە لە شوێنێکەوە ئەم جوڵەیە ڕوو بدا بۆ لە بینی شتێک و لێکژەکەیە کەواتە لە جوڵەی چۆنیشا چی هەیە لێکژی هەیە یعنی شتێک بە جوڵەی بوون گۆرکێ سپی بێت دەکرێت بە جوڵەی بوون گۆرکێ ببێ بە ڕەش داگەڕێت سپی داگەڕاوە ڕەش داگەڕێت ئەمە مۆزۆی چۆنیەتی این ئەفەن مۆزۆی جوڵە ئاخر بابەت کە ماوە لەوانەیە تەواوی دەکەین باسی دەکەین ئەویش مۆزۆی هەیە یعنی چیت هەیە و چیت نییە چیت هەیە بەم معنایە ئەگەر ئاوا لێی وردبینەوە معنای مڵکێت یەکێکە لەوانەی کە ڕەبتی بە هەیەوە هەیە یعنی دەچێتە ناو کاتیگۆری هەیەوە دەچێتە ناو ئەگەر هەیە ڕەگەز بێ ئەوانی تر چیت
مڵکیەت یەکێکە لە جۆرەکانی هەیە هەمە. لێرە من نینەکە دەخوێنمەوە، تێکستەکە دەخوێنمەوە و ئەوەی کە ئەگەر ڕۆشن نەبوو یا تەوزیحەکەم هەبوو دەیدەم لەبارەیەوە. ئەڵێ هەیە یان لە ڕێگەی توانست و حاڵەتەوە دەوتەیە لە ڕێگەی چۆنیەتێکی ترەوە دەوتێ. لەبارەی ئێمەوە دەوتێ زانینمان هەیە و بەهرەمەندیمان هەیە. تەمان توانست و حاڵەتمان باس کردووە پێشتر. ینی تۆ دەڵێی کەسێک ئازایە، یانی چی؟ ینی ئازایەتی هەیە، ینی ئەو شتەی هەیە خاوەنی ئازایەتیە. کە ئەندازیارە یانی چی؟ ینی خاوەنی ئەو زانینەیە، ئەو زانستەیە کە هەیە، ئەوە زانستەی هەیە. ئەمە هەیەیە، بەس ئەمە هەیە وەکو تەبان جیاوازە لەوەی بڵێ من کامێرایەکم هەیە یا بڵێ مۆبایلێکم هەیە. من مۆبایلێکم هەیە ویژەر هەیە، بەس بڵێ من فلانە توانام هەیە، ئەم هەیە جیاوازە لە هەیەی ئەوەی کە مۆبایلێکم هەیە. ئەمەیان هەمە لە ناومایە، شتێک نییە لە دەرەوە من بیگرمە خۆم. فەرزەن ئەو توانای مۆزیک ژەنی، توانای ڕاضەیەکی دیاریکراو لە ڕاضەکان، پیشەیەک لە پیشەکان، ئەم توانستانەکە لە ئینسانە هەن. ئەم توانستانە تۆ بەدەستت هێناون لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی تەمرین و خوێندن و ئەو شانەوە. ئەمانەت هەن، بەڵام بەو شێوەیە ئەم هەیەیە وەکو ئەو هەیە نییە کە من خانوویەکم هەبێت یا دەسم هەبێت. ئەڵێن دەسم هەیە، دەسم هەیە بە معنای ئەوە نییە کە ئەم مۆبایلەم هەیە. ئەمە دەتوانین بڵێ مڵکی منە، بەس دەسم هەیە ینی مۆزوعی مڵکی بۆ بەکار نایێنێ. بۆچی؟ چونکە شتێک نەبووە کە هی تۆ نەبێت تا تۆ بیکەیتەی خۆت، ینی لەگەڵ بوونتا ئەمە هەیە، دەست هەیە. جا ئەو هەیەانە باس دەکە، ئەوانەی هەیەیە. ئەڵێ هەیە جاری وایە لە ڕێگەی چەندەوە دەوترێت. کە دەڵێ کەسێک باڵای هەیە، باڵای هەیە چییە؟ چەندە؟ درێژیە، ینی لە ڕێگەی شتەکانی تۆ دەوترێت. فەرزەن کە تۆ دەڵێ کەسەکە باڵا بەچی تەحدیدی دەکەی؟ بە پێوانە دەڵێ باڵای 2 مەتر بوو، باڵای ینی ئەمە چەندە؟ یا بە کەسێک دەڵێ هینی هەیە، کراسێکی هەیە، ئەم کراسەی هەیە، ئەمە مڵکیەتە. یا دەڵێ ئەنگوستیلەیەکی هەیە کە کردوێتە دەستی، لە ڕێگەی دەستەکەەوە تاوان ئەنگوستیلە بۆ دەست دروست کراوە. ئەمە جۆرێکە لە هەیە کە ڕەبتی بە هەیەیەکی ترەوە هەیە کە عیبارەتە لە پەنجەم کە هەمە. یا هەر پەنجەکە دەڵێ پەنجەم هەیە، دەستم هەیە، قاچم هەیە. ئەم هەیەیە، هەر هەیەیە بەڵام جیایە لە هەیەکانی تر. تەوان یۆنانیەکان شتێکی سەیریان هەیە لە زمانە. ئینە کە دەیە گۆزەیەک شەرابی تایە، ئەوان دەڵێن گۆزەکە شەرابی هەیە، ناڵێن شەرابی تایە، گۆزەکە شەرابی هەیە. ئەمە جۆرەکە لە هەیە. یا دەڵێن فەردەکە گەنمی هەیە، جەواڵی پێ دەڵێنەوەی کە گەنمی دەرەگێت. یا بڵێن بۆ نمونە دەڵێ هینەکەەوە خیگەی پێ دەڵێن هیڕۆن، دەڵێ ڕۆنی هەیە، یعنی ڕۆنی تایە ینی تایە هەیە، هەر هەیەیە، ئەیش تایە هەیە یا تێدا هەیەەوە مشکلە نییە. تایە دالەکە لە ویان کراوە، کێشە لە وتەکەیانی. ئەمە تایە هەیە یا تێدا هەیە، ئەمە لە ناودابوونە، ینی هەیە بەس لە ناوایەتی. ئەم هەیانە کە هەیە هەمووی دەگرێتەوە، ینی مڵکیەت کە ئێمە لێرە سێری دەکەین جۆرێکە لە جۆرەکانی هەیە لە ڕاستیان. ینی ئەمانەی تر ناکرێ، ینی ئەم هەیانە
ناكري ملكيت من بس ملكيت شيء هي يعني همو ملكيتك هي بلام همو هيك ملكيت نية شتێکی تریشەیە لەبارەیەوە ئەوە دەوترێ بەڵام ئەڵێ ئەمە گومانی تایە کە هەیە بێت ئەڵێ فەرزەن کوڕم هەیە ئەمانەش هەیە کوڕم هەیە کچم هەیە ئەمانەشە جۆرێکی تر ناکرێ ئێستا فەرزەن تۆ دەڵێ منداڵم هەیە منداڵ وەکو ملک يعني ملكيت نية هي بس ملكيت نية اشتك هي ايش موضوع يا كجن دلا بياوم هي بياوش دلا جنم هي ام هي اما دلا اشكالي فيها ام هي على چونك تو دلي ك اما دلي لراسيا لبرامبر ربانيه وديلي يعني كدلي پیاوێک ژنی هەیە بەو معنایە دەیڵێ کە ڕەبەن نییە کە دەڵێ ژنێک پیاوی هەیە بەو معنایە دەیڵێ کە قەیرە نییە لەبەرەوە لە بەرامبەر ئەما دەیڵێ و ئەمانە لە بەرامبەر یەکان نایڵێ ئەم مۆزوعە لە گومانی تایە کە مۆزوعی هەیە بێت يعني جنم هيا يا جني هيا يا بياوي هيا اما چيا اما دلي ناكري گماني تيا هيا يعني شبهه هيا نازاني هيا يا هيني الا لو انا هيا برغاي تريش بوت بلام من هر اوندم انا كباسم كردون هر اوندن طبعا هو اللي رد يعني جاي باخدان للموضوع اما لو انا فعلا اگر بگرین هيا جور بدوزينو وبشتوانين هيا كان جاب كينو طبعا ام ليره تنا باسي كردو بلان بو هر همو هيا دبي اساسك بنمايه كبت او گرنگ بول ارسطو دبوايا كاري لسر بكردايا او بو او بنمايانت بدوزيتو كهيا جوركاني هيا كتحديدك اسبون من موضوع خوانداريتي جورك لا هيا بنماكي بنمايكي دياري كراو موضوعي دستك كوتم تو دلي دستم هي اما ناكري ملكيت بيت چونك ملكيت دبي حل عقدي هبت يعني دبيتهم ملكيتكي بتواني لدس بيتو بتواني اني كيت بس من فرضان اسا دسم لملكيتكي خوم داب جاري خوم لم كردو بملك يعني لقلبون ما هي شو قال او شاني لقلبون ما انا هي ناكلن بملك شو كتولد واي اوي هي دتواني هج بيت ملك كتب لبروتو لدواي اوي كهي دتواني ملك دبي امشتانش هن لقلتوا هن امانه ملك نين لبر او تصرف كردن في اشياء روانيه شو ملك نين يعني من دەسم بگوازمەوە بۆ یەکێکی تر خاوەنداریەتێکە بگوازمەوە ئەمە من مامەڵەم کردووە لەگەڵ ئەمە وەکو ئەوەی کە مڵکم بێ وەکو ئەوەی بەدەستم هێنا بێ وەکو ئەوەی کڕی بێتم وەکو ئەوەی لە کاتێکە ئەمانە نەمکڕیون ئەمانە بەدەستم نێناون وەک مڵکێک پارەم نەداوە تا ببێتە مڵکم ئەوی تر کە دەبێتە مڵکی تۆ لە ڕاستی ئەمە شتێکی وەهمیە یعنی شتێکە بە هێنی ئێمە دەیڵین وەکو بڵێ اتفاق دەکەین لەسەر ئەوەی کە ئەم شتە هی تۆیە ئیتر بە پارەش کڕی بێتت هەر عینی شتەیانی لە دروستکردنا احتیمالەیە کەسێک شتێک خۆی دروستی کات جۆرێک لە مڵکێت دروست بێ ڕەفتە بە دروستکردنەوە ئەلەمار جۆرێک لە مۆرکی ئەو کەسە هەیە بە شتەکەوە لەوانەیە جۆرێک لە مڵکێت فعلا مڵکێتی ڕاستەقینە ئامەیەکە شتێک تۆ دروست کرد بێت ینی نەک شتێک کڕی بێتت چونکە تۆ ئەوەی دروست کردووە تۆ لەناو ئەو شتە هەیت مۆرکت کردووە بە مۆرکی خۆت ئەمانە تەمان دەیەوێتەوە بچیتە ناوی و زیاد درێژەی پێ بدەی و باسی کەیت بەس لێرە من کۆتایی پێدێنم سپاس بۆ هەمووتان